لە ناو لالەزارین لێرە دوای شەڕ و ڕوبەڕووبوونەوەکەی شەوی ڕابردوو ئەم شەڕ و ئاڵۆزەی کە ڕوویدا لێرەدا بەشێکی بیناکان هەتا ئێستا ئاگری پێوە و ئەسووتێت و بەشێکی زۆری ئۆتۆمبیلەکانی لالەزاریش سوتاون کە ئەوەی کە بە چاو ئەبینرێت و لێرەدایە نزیکەی 15 ئۆتۆمبیل بە تەواوەتی سوتاوە بە جۆرێک بە کەڵکی بەکارهێنان نەماون و بەشێکی هەرە زۆریان ئۆتۆمبیلی زۆری لانگرۆزەرن. بەڵێ ئەمە ژمارەیەک لەو ئۆتۆمبیلانەیە کە شەوی ڕابردوو لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەکەدا دیارە تەقێنراونەتەوە یاخود گولەی تۆپ و ئەوانەیان بەرکەوتووە. دیارە بەشێکی زۆریان بە تەواوەتی بۆ جارێکی تر بە کەڵکی بەکارهێنانەوە نایەن و بە تەواوەتی سوتاون.